یەکێک لە پێداویستەکانی ئێمە بۆ ساکردنەوەی بەرهەمی ناوخۆ بریتێ لە دروستکردنی کارگە و معامل. باز بخوام یەکێک لەو هەنگاوانەیە بە ئاراستەی بە پیشەسازیکردنی بەرهەمی خۆماڵی هەرێمی کوردستان بە تایبەتیش پەتاتە کە ساڵ دوای ساڵ ئێمە بەرهەمان زیاد دەبێت. ساڵی 2009 2008 کە دەست پێکراوە تەنها 1000 تن پەتاتە هەبووە. 2016 ئێمە بووین بە خاوەنی 230,000 تن پەتاتە و هەناردەی وڵاتانی دەرەوە کراوە و ئەم ساڵ بەنیازن ئەم کۆمپانیایە کە نەهار ئەورادی پێدەگوترێ کە ئەو جبسی هەولێر بەیروت بەرهەم دێنێ بڕێشی باش لە پەتاتەی جوتیارانی ئێمە هەناردەی وڵاتی رووسیا بکات. ئەم کارگێک تەنها ئێستا یعنی تەنها یەک هێڵ ئیش دەکات، هێڵێکی هەیە، هێڵی دومی نەکراوەتەوە. ئەگەر هێڵی دومی بکرێتەوە نزیکەی زیاتر لە 50,000 تن پەتاتە بەرهەم دێن، جبسی پەتاتە بەرهەم دێن یا پەتاتە ساغ دەکاتەوە بۆ بەرهەمی جبسی پەتاتە. و ئێمەش وەکو وەزارەتی کشت و کاڵ بڕیارمانداوە هەر کارگەیەک لەم شێوە بکرێتەوە کە ببین بە خاوەنی بەرهەمی خۆماڵی خۆمان بە تایبەتی بۆ پیشەسازی خۆراک ئێمە پاڵپشتی دەکەین.